بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، بوونی قودوە و پێشەوا لە ژیانی ئینسانە زۆر گەورەیە. هەموو ئینسانێکی ئیماندار هەمیشە قودوەکان دەستی ئەگرن چۆن بن ئەم وەها دەرەچن. چەندێ زیاتر قودوەکانی خۆشتر بێ، ئەوەندە زیاتر رب العالمین دەروی لێ ئەکاتەوە و ئەوەندە زیاتر چاوی ئەکرێتەوە و عەقڵی گەورەکان پەیە ئەکا. دایک و باوک چەند بە ئەزمون بن، چەند بە تەجربە بن، ئەوەندە مناڵەکانیان بە ئەزمون و تەجربە ئەبن. تایبەت دایک زۆر گرنگە، هەتا ئەزمونی زیاتر بێ مناڵەکانیش ئەزمونیان زیاترە. ئێمەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم قودوەیەکمان بۆ دیاری کراوە کە پێغەمبەرە صلی الله عليه وسلم. قودوایەتی ئەو، ڕابەرایەتی ئەو، پێشەنگی ئەو لە هەموو شتێک و کاروبارێکی ژیانمان نابێ ڕەنگ باتەوە. ئێمە زۆر کات ئەڵێن شوێنکەوتەی پێغەمبەرین صلی الله عليه وسلم، بەڕۆح ئەمانەوێ شوێنکەوتەی بین، لەگەڵ یابین. بەڵام زۆر لایەن ماوە لە ژیانە کە نەمانتوانیوە هاوێنەی پێغەمبەر بین صلی الله عليه وسلم. تەسەوورکەن لێکچوونی ئێمە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەندێک شتی ظاهریایە، شتە باڵتینیەکانمان فرامۆش کردووە. بنمونە خۆشەویستمانە فەرمێ صەلوا کەما ڕەئەیتمونی ئوصەلی، نوێژکەن بەو شێوازەی من نوێژم کردووە. ئێمە هەمیشە بیرەکەنەوە دەست لە کوێ دانێم پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو شوێنە دایناوە، دەستم چۆن بەرزکەمەوە، چی بخوێنم، کەلیماتێک چی بڵێم. وەها ئەکەم کە ئەو کردوێتی ظاهرەن، بەڵام بیر لەوە ناکەنەوە دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن بوو، ڕۆحی لەناو نوێژا چۆن بوو، چۆن ئیقتیدا بەوە بکەم. زۆر حاڵ و باڵی معنەوی هەیە لە ئینسانە. ئەم حاڵ و باڵە معنەویانە لە حیاتی ئینسانە ئێمە ناین شوێن پێغەمبەر بکەوین صلی الله عليه وسلم. یەکێک لەو لایەنانەی کە زۆر فرامۆشمان کردووە و کەمترین ڕێژە باس کراوە مەسەلەی تەعەجوبە. ئایا پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن سەری لە شت سوڕماوە؟ طبعا حاڵەتێک هەیە لە ئینسانە، ڕاغیبی ئەسفەهانی فەرمێ ئەمە خصوصیەتی ئینسانە، ئەڵێ هیچ ئاژەڵێک نییە سەر سوڕمانی هەبێت ئەبەدەن، هیچ حیوان و گیاندارێک نییە. ئەمە ئینسان هەیەتی، مەلائیکە هەیەتی، جین هەیەتی، ئەمانەی کە عەقڵ مەسەلەن تیانە کار ئەکا. رب العالمین بە گەورەی خۆی تەعەجوبی هەیە. تەعەجوب لە ئینسانە چۆن تعریف کراوە؟ فەرموویانە ئینسان هەر شتێ بینێ سەبەبەکەی نەزانێ سەری سوڕەمێنێ. لە زۆرێک لە کتێبە نەحویەکانە بۆ شێوازە هاتووە، بەڵام ئەگەر تعبیرێکی دەقیقتری بکەین ئەڵێن ئینسان هەر شتێک کە بەلایەوە لە حەدی طەبیعی خۆی لای دابێ، سەواء بەلای خراپەیە یا بەلای چاکەیە، سەری لێ سوڕەمێنێ. کاتێک کە ئەڵێن عەجەبا لئەمری المؤمن، خوا جەل جەلالوه مەسەلەن تەعەجوب ئەکا لە کاروباری خەڵکی خۆ، یعنی خوا چۆن تەعەجوب ئەکا؟ خۆ لەیس يعني شيء خفاء بالنسبة لله تبارك وتعالى، يكشتي خفي نية بالنسبة خواو هموي أشكره نا لو بري كمال جوانيا إيمان دار أبينه، لذا يتعجب به خوا جل جلاله. لم كاري إنسان إيمان دار كأجر توشي نارحتيها بالصبر قريو خوا نعمتي بات شكرك خوا تعجب در أبر أمن دد جوانا من إنسان إيمان دار. تشبيه نبي أجر إما بتشين ناو باخك وهمو قولا كان سور به، یەک گوڵی سپی زۆر جوانی تیابێ، یەکسەر سەرنجی ئێمە ڕائەکێشێ. ئەومان بەلاوە لەوانی تر جوانترە، هەمویان هەر جوانن، بەس ئەوەیان دەهشەتی ئێمە ڕاکێشاوە پێوتێ تەعەجوب. زۆر کات ئینسان لە حاڵی تەعەجوبە کۆنتڕۆڵی خۆی لە دەست ئەدا، دەهشەتێک وهای لێ ئەکا ئەگای لە خۆی نامێنێ. یعنی تەسەوورکەن ئێمە زۆرێک لە کوتوبی فیقهی و ئەوانە هاتووە کە ئەڵێ مثلا محرابی مزگەوت و ئەمانە زۆر مەڕازێنەوە، فەرشەکان زۆر ڕازانە بۆی خەڵک خەیاڵی نەڕوە.
بۆ چونکە هەر شتێکی بینی کە جێی بایەغ بوو بەلایەوە سەرنجی ڕائەکێش. بەڵام ئێمە ئیماندار ئەبێ ئیتیزانێکمان هەبێ وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەو شتانەی کە لە دنیاە هەیە هەر هەمووی نابێ ئێمە بگۆڕێ، سەیری ئەم مەشهەدە قورئانیە بکەن کە باسی پێغەمبەر ئەکا صلی الله عليه وسلم. ئەفەرمێ لە سوورەتی نەجمە وَلَقَدْ رَآهُ مَرَّةً أُخْرى. جا دوو جار پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر هەیکەل و شکڵی تەواوی خۆی جوبرائیلی بینیوە. طبعا وەرە مەلائیکەیە ببینی بە 600 باڵەوە، مەلائیکەیەک ببینی بەم عەزەمەت و گەورەیە، لە ڕوايەتێکا فەرمێن بینی ئاسمان و زەوی داگیر کرد، ئەبێت چ دەهشەتێکە بۆ دروست، ئەبێت چۆن مامەڵەی لەگەڵاک. ئەمەندە مووقفی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بینینی ئەو شتە سەرسوڕهێنەرانە وەستاوە، خوا وەصفی ئەکا. أفرمي عند سدرة المنتهى إذ يغشى السدرة ما يغشى ما زاغ البصر وما طغى. طبعا سدرة منتهى طبعا داري نبق سدر قويجي خوما أنا بس لمنطقي لكيويا درجة بشتا منطقي بأولا الصحراوي دارك زور زور قورية وبريكي زور زور يجي أقري بركش شيرين ترى لو يخوما زور شيرين ترى وقورة ترى. يعني گۆیژی خۆمان چەندێکە سێ ئەوەنەی گۆیژی خۆمان ئەبێ بەرەکەی تقریبا بەقەدەر سێوە بچووکەکانی خۆمان ئەبێت ئەوەندە ئەبێ بەرەکانی و تامیشی شیرینە ئەو کەسانێکە چنە بەغا و جنوبی عێراق و زۆر نەبگ ئەبینن. داری سیدر لە سەروی حەود ئاسمانەکەوە شوێنەکەیە کە ئەم دارە سیدرەیتیان نێژراوە إذ يغشى السدرة ما يغشى حتى وەکو تۆ تەسەوورکەی ئەوەندە سێبەرەکەی گەورەیە ئەم داری سیدرە، ئەوەندە گەورەیە و شکڵێکی جوانی هەیە. لە ڕوايەتەکانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەصحاب پرسیاری لێکن لەن سیدرە چۆن بینی لەوێ؟ ئەفەرمێ ئەنەس ئەگێڕێتەوە ئەفەرمێ گەڵاکانی بەقەدەر گوێی فیل پان بوون، ئەو بەروبوومەی کە ئەیگرت یەک هەر دانەیەکیان بەقەدەر گۆزەیەک بوو، وەکو قیلالێک وا بوو کە قیلالی هەجر بە ئەندازی گۆزەیەک بووەوە خڕ هاتبوونە خوارەوە. سيرم أكل أنواع جوري ملائكة لأنواع جوري طيرة بسرية ونشتبونها. أفرمي ألواناني كتياب بنوري خوا ودروشاب ويوا بحياتي أو لونانا نبيني. شكل أما كمل اللون نبيني زور لوني زياتر هي لمان. هندق للون كان أساسين هندق كان تيكل لكن بردوام لوني تازية أنا وأراوا. لو أشي بكسك بوتا لصالي مثلا هشتاكاني شار رنجي بيروزي شون نئزاني. بەڵام دواتر وردەوە پیرۆزەیش پێیا بوو. لە سەوزە هەزاران ڕنگ، لە سپیا هەزاران ڕنگ، لە ڕەشە هەزاران ڕنگ کە ڕاغیب ئەسفهانی فەرمێ عەجەبەن بۆ ئینسان خوای گەورە چاوێکی پێ عەتا کردووە لەناو ئەم هەموو ڕەشاییە ڕەشەکان جیا ئەکاتەوە، لەناو هەموو سپیەکانە سپایی جیا ئەکاتەوە، لەناو زەردەکانە زەردی جیا ئەکاتەوە، 100 جۆری زەرد جیا ئەکاتەوە. ئەمانش کە تێکەڵ ئەبن ئەنواع دەرەچن. لەناو ئەم مەشهەدە جوانە ببینە تۆ ئەلێرە جوبرائیل ببینی ئایا تۆ چاوت چی ئەکا؟ چیتە شوێنێکی زۆر جوان هەموو شتێ سەرنجە ڕاکێشە، سەیری هەموو شتێ ئەکەی، بەڵام سەیری پێغەمبەر کەن صلی الله عليه وآله وسلم. ئەم شتە زۆر سەرسوڕهێنەرەی بینیوە ئەفەرمێ ما زاغ البصر وما طغى. ئەم ئاەتە زۆر زۆر گەورەیە، من خۆم زۆر لەزەتی لێ ئەەکەم کە لە خزمەتی ئەوەستم. ئەفەرمێ چاوەکانی ئەوە ئەولا نەکرد ما زاغ البصر، چاوی بگێڕێ بەملا سیرکە، وما طغى چاوەکانی تەجاوزیان نەکرد لەوەی کە خوا سنووری بۆ دیاری کرد جوبرائیل ببینێ، ئیتر لەوە لا گرنگ نەبوو بەلایەوە. یعنی ئەم شتە سەرسوڕهێنەری پێغەمبەر صلی الله عليه وسلم بینی لە حاڵی ئاسایی خۆی تەجاوزی پێ نەکرد، تووشی دەهشەتێکی وایە نەکرد ئاگای لە خۆی نەمێنێ، خۆی مەشغوڵ کا بەشتی وردە. ما زاغ البصر وما طغى. علەما ئەفەرمون ئەمە جمی ئەدەبی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، تەواوی ئەدەبی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەلێرە ڕەنگ ئەداتەوە کاتێک کە لە جوبرائیل قسەی لەگەڵا ئەکا مەشغوڵ نابێ بە باڵی جوبرائیلەوە، مەشغوڵ نابێ بە سیدرەة المنتهاوە، مەشغوڵە بە گفتوگۆ لەگەڵ جوبرائیل عليه السلام ڕاستەوخۆ. ئەم صفاتی تەعەجوبە لە ئینسانی موسڵمانە ئەبێ فعلەن بزانێت چۆن مامەڵەی لەگەڵا ئەکا. پێغەمبەر صلی الله عليه وسلم تعجبی دەربڕیوە، خوا جل جلاله بە عەزەمەتی خۆی تعجب لە هەندێک شتەکە، تعجبێکە لایقە بە خۆی. ئیمانداران ئەصحاب پیاوە گەورە هەموو تعجبیان بووە، بەڵام تعجب نابێ ئینسان وها لێ بکە
کۆنتڕۆل لە دەست خۆی بدا کە شتێکی بینی یا شتێکی سەرسوڕهێنەری بینی. سيركن بيغمري خواص الله عليه وآله وسلم لبرانبر أو زخارفان الدنيا وجمال وجوان الدنيا شون ما ملايك روايتك أفرمي جارك خوشوي زور نهي كردبو لها ولان ككز جلي أو ريشم لبرنك جلي كان بو هنا لسندس سندس ماديك يكم جاربو لمدينة يا كم جاربو خلق لمدينة بو جوان وجمال بيبينه عبايكي زور جوان هنا بو بيغمبر صلى الله عليه وسلم جبيك لشي دروس كراب ولا سندس بيغمبري خوا صلى الله عليه وسلم كل السرشاني فعجب الناس منها خلق زور سريان سرما زور بلان وجوان وشتيوان نبيني ودهشت قرتني بيغمبري خوا صلى الله عليه وسلم كزاني دهشت قرتوني سيري كل فرمي فوالذي نفسي بيد نفس محمد بيده لمناديل سعد بن معاذ في الجنة أحسن من هذا فرموي قسم بوك سيجاني محمدي بدست ايوه تعجب اكن لم جلو لم سندسة او اندبلات الناس كجوانا او دسر الطبيعي زور اسايي طبعا منديل بابلن دسري كلنسي خومان او دسر بسيطي كانسان بكاري هنا لانه بهشتا سعدي كوري معاذ منديل بسيطي لما زوزو باشتر يعني امشتي كايوه زور سرتان لي سورما وزور بلاتانا وجوانا زور سادة زخرف في الدنيا شتيكي بسيطي سادة الدنيا جمال وكمالك زور قورة لويه سيري أم تيغنسونا طبعا أما جليكي جوان لبركين خوما لي أقوره بيالله جوان لبركين خواتي لي أقوره سيري بيغمبر صلى الله عليه وسلم لبرانبر أم همو جمالا أو بيري لكوية لشوين كتيرة لنو بهشتا همو أم نعمتاني كاللي رأيبيني لبرانبر آخرته أما نعمتاني كي زور بتشوكن شتاني كي زور سادة لاوكين نعمة كاني خوا جل جلاله بهشتها زور قورة ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر أبدا سير كان بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم شون توجيهك جوان أكابو أصحاب يعني الزخارف دنيا بلاتا ليه تيتان تيكلنا به سرتان صورنا من بشتي الدنيا هادئ ابنه طبيعي ما مالي لقلابكن وكو بارچا قماش و پروي كتر ما مالي لقلاك هر ام ادبي پیغمبر صلى الله عليه وسلم هاولاني وهالي كردوه سيريم اداب جوانك هي كيقل هاولان اتشت لا كسرى او اند التون ومجوهرات ومرواري قورة دانراوة فرشي وهار اخرى بحياتي نبينيو حج قوي بوان نادا خليبا والله خكي خويا اتشي حتى نزيكي فرشكان لو ميخيكي زور جوانيان داناوا على اساس خلق بالي بيو ادايا سري لي سوره منه او اسبكي بو ابسط تيري كرمكي بس تك تك اسيت بيشو بو بردم كسرى على انه كرمكشي اداهم وجاي لفرشه كون يكرت كانما امانه هيك سنين بلا امو ان جات شو لبردم كسرى هيك سري سرنج رانا كيشا تعجبي شو هاي نكر لهيبتي كسياتي انسان مصاب بيت اخواره ابم شو هذا پروردي كردبون جاري كان خوش اسمان صلى الله عليه واله وسلم لنا هاولانا مسألة وباس كردن فرموي بياوك لبنو إسرائيل مانغايكي بيابو أهات خريب سواري أبو وزوري لي أكربوي غاركا أفرم الله كردو أبو بشتو قصي لقلا كربا أساي قصي أساي بيوت إنا لم نخلق لهذا إنما خلقنا للحرث ما كوتي وتي ام بو خلق نكرابين كي ابو شو زمان ليبكن بو زي ما بيبكيلن ايشتر ما بيبكن اما هي غاردانين اما اسب سواري بيناكري مانغا على اصحاب زور سريان صرما فرميان سبحان الله بقرة تتكلم سبحان الله مانغا هي قصاك بيغمري خوا صلى الله عليه وسلم فرموي وسرتان صر من لما فإني أؤمن بهذا وأبو بكر وعمر فرمي من إيمانهم هيا بما كمان جايك بزماني إنسان قصبك هر هوايا كدرأتي وكو إمام الشوكانية فرمي إرشاد الفحولة أفرمي علماء يكون همو تويانا همو أويل آجل كان وإنسان وطير وطير حموي درأتي هموي هوا مقاطعي هوايا إنسان إكاته أم زمانو يجي كاته بوريك ويجي إكاته هوريك وهيك بالشواز
ئەم شێوازە فەرمووی سەرتان سوڕەمێنێت لەمە لە بۆڕەیەکی مانگەوە بێتە قسەی ئینسانێک هەر هەوایەکە و حەڕەکەیەکە و دەمودانێکە و ئەجوڵێ من ئەبوو بەکر عومەر سەرمان بەمە سوڕ نامێنێت و ئیمانیشمان پێیت. طبعا ئیمامی نەوەوی قسەیەکە زۆر عەزیمە ئەفەرمێ ئەم دوو کەسە هیچیان لەو حزوڕە لەو مەجلیسان نەبوون، نە ئیمامی ئەبوو بەکر لەوێ بوو لەو کاتە قسەکرد، نە ئیمامی عومەر، بەڵام ثقەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئیمانی ئەم دوو کەڵە پیاوە فەرمووی ئەم دوانە هەردووکیان ئیمانیان پێیەتی. جارێکی تریان هەر خۆشەویست صلی الله علیه وسلم باسی گورگێکی کرد، فەرمووی کەسێک یەکێک لە مەڕەکانی و شوانێک گورگێک فڕانی کەوتە شوێنی هەتا ئەگرتیەوە لێی سندەوە، ئەڵێ ئەوش لەسەر کلکی دانیشت و ڕووی تێکرد وتی ئەوە لە منی ئەسەنیتەوە قڕ بەسەر ئەی چی ئەکەی لەو ڕۆژەی کە شوان نامێنێ بە تاقی تەنها ئێمە شوانی هەرچی مەرتانە ئەیکەین ئەو کاتێکی ئەتوانێت لەمە بسەنێتەوە. ئەڵێ ئەمی زۆر سەری سوڕما خەڵکە عەجایبیان لێ ئەوتیان ئەی هاوار چۆن گورە قسە ئەکا، فەرمووی من و ئەبوو بەکر و عومەر قەناعەتمان بەمە هەیە و ئیمانمان پێیەتی. زۆرێک ڕێوایەتی تر هەن لەو باسەی کە زمانی ئاژەڵەکان زۆر بابەتێکی توڵ و تەفسیل و چەند کتێبی لەسەر نووسراوە، ئەو ئاژەڵانەی کە قسەیان کردووە لە مێژووە چەندێکن چین ئەوانەی کە لە سەحیحە واردن. لێرە سەیری دەهشەتی ئەسحاب کە سەیری ئیتیزانی پێغەمبەر کە صلی الله علیه وسلم. بۆیە ئێمە ئیماندار لەگەڵ ئەوە جائزە تەعەجوب بکەین لە شتەکان، فیتڕەتێکە لە فیتڕەی ئێمە، بەڵام نابێت لە حەد تەجاوزکە. گرتە ڤیدۆیەک ئەبینی دنیا و لێتەوە یەک 50 جا سەیریەکەیتەوە، باش تەعەجوب لە چی ئەەکەی؟ یعنی یەکێک لەو شتانەی کە طبعا جاران ئینسان خەڵک زۆر مانوە بوو تا فلیمیان دەرەکرد، ینی بڕاکەن ئەو بڕۆسلی و مڕۆسلی شتە یەکتریان ڕکوشت بوو. باشە ئەی ئێستا کێ زۆر تەمەڵە ئەتوانێت بێتە بڕۆسلی؟ ئەمە ڤیدۆیە سەریعی ئەکات تۆ ئازانی بە یەک لەحزە گەیشتە ئێرەوان ئەو زۆر بەیۆشەیە گەێنێتە لای ملی و ئەیگەڕێتەوە تۆ ئەزانی بەریشی کەوت و گەڕاشەوە هەمووی بە کاری کارتێر و ڤیدیۆ ها دەکرێت. ئێمەش سەیری فلیمێک بەلامانەوە زۆر گرنگە، شەڕەتەقەیە بەلامانەوە زۆر گرنگە. یعنی ئەمە لە ئیتیزانی ئینسانی موسڵمان کەم ئەکات. بڕواکەن ئەم بەشەکە بۆتان باسەکەن بەشی تەعەجوب یەکێکە لەو بەشانەی کە زۆر کەم دیراسە ئەکرێت. کورە ئێمە ئیماندار قودوەمان هەیە، ڕابەرمان هەیە، ئێمە بزانین حاڵی ئەو لە تەعەجوبا چۆن ئێمەش وەها بین، نەبەوەی هەر شتێکمان بینی سەرنجمان ڕاکێشێ و عەجایبمان لێ. ئینسانە بێ زۆر طەبیعی مامەڵەکە، زۆر سادە مامەڵەکە، زۆر هوشیارانە مامەڵەکە. بزانە ئەصحابی پێغەمبەر صلی الله علیه و آله وسلم کێ نامەکانی ئەبر بۆ کیسرا و بۆ خۆنا ئیمامی ئەو بەکر نەیەبرد، ئەصحابانێکیان بەر ناویشیان دیار نییە. دەی کەچی ئەمانە زۆر بە گەورەیی زۆر بە قورسی ئەڕۆشتن، مامەڵەیان زۆر قورس بوو، زۆر سەنگین بوون، هیچ شتێ تەئسیری لێ نەئەکردن. ئێمە هەر هەوایەکە سبحان الله تەئسیرمان لێ ئەکا، گۆڕانکاریمان بەسەرا ئەهێنێ. کور بەخوا جاری وایە کەسێک ئەبینین درۆمان بۆ ئەکا درۆ، سووریش ئەزانین ئەمە درۆزنە، بەس قسەکەی وا جوان ئەڕازێنێتەوە سەرنجی ئێمە ڕائەکێش. ئێمە ئیماندار ئەبێ زۆر متەزین بین لە حیاتی خۆمانە، زۆر ڕێک بین، یعنی وەزنێکمان بۆ خۆمان دانابێت لەوە لا نەدەین. هەمیشە بزانە تۆ عەبدایەتی ئەەکەی، حتا سەرت لە شتێک سوڕ ئەمێنە عەبدایەتی ئەەکەی. ئێ بزانین لەکوێ ئەم عەبدایەتیە سەرفەکەی. خۆ عەقیدەی ئیسلامی تەنها ئەمە نییە ئینسان وا تەسەوورکە وەڵا خوا بە تاک و تەنها ئەگرم لە پەرستنە لە خالقێتە لە مەسەلەن ڕزق و ڕۆزی و لا، یعنی هەندێک لایەن کە مەسەلەن لە کوتوبی عەقیدە خوێندومانە یان لە ئەسما و صفاتە نا، کە ئێمە ئەڵێن خوا بە یەکزانین، یعنی هەموو لەحزەیە تۆ ئاگات لە خوا بێ، هەموو لەحزەیە ئاگات لە دینە بێ، هەموو مامەڵەیەکە مامەڵەیەکی ئیسلامی بێ. ئاخر خۆ ئەم بەرنامەشینەی ئێمە وەها نییە پێی وتبین لە بازاڕە چۆن بەدانە چۆن بشۆ، بەڵام پێی نەوتین چۆن تەعەجوب دەربڕ. هەموو شتێ بۆ ئێمە بەیان کراوە کەوا بوو ئێمە لە حاڵی پێغەمبەرا صلی الله علیه و آله وسلم ئەبێ سوود لەمە وەرگرین، بزانین هەموو حاڵەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم جێگەی دەرسە بۆ ئێمە، جێگەی ئەوەیە ئێمە تێڕوانینمان هەبێ. دواتر لە وتارەکانی ترە لە خزمەتانە باسی یەکەم کە چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم تەعەجوبی دەربڕی، ئێمەش ئاوا دەربڕین، چۆن لەو مەساری ئینسانیەت و کەسایەتی خۆی لای نەداوە ئێمەش لا نەدەین. یعنی تەسەوورکەن جاری وهەیە ئەچیتە شوێنێک نانێکی زۆر زۆر دانراوە، پەلەمەکە پەلامار بدەی هەڵپە بکەی، نا زۆر ئیتیزانی خۆ دەبێ ڕاگری. یان ئەبینی مەسەلەن
ئەنواع سوورەتی جوان ئەبینی خۆت لێ تێک نەچێ کەسێک ئەبینی کەسێکی زۆر گەورە ئیتیزانی خۆت لێ تێک نەچێ وەڵای ئەمە خەڵکی ئێمە بڕواکەن جاری وای ئەسمم پرسەیەکەوە مەسئولە شتێک گێت ئەو خەڵکە ئەبینم شپرزە بێ و ئەوانە باشەو ئیتیزانی خۆت بۆ تێکەڵ ئەکەیت و لە خۆتی تێک ئەدەی طبیعی مامەڵەی خۆت چۆنە ئەبەو شێوازە بیک یعنی بیرکەرەوە ئەگەر یەکێک لە زمانی سەدام بەهاتایە چۆن مامەڵەیەک هەر قاچی گۆی نەئەگرت باشەوە ئینسانێکە ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن مامەڵە ئەکا لەگەڵ جوبریل عەلەیه السەلام احترام لە هەموو کەسێ بگرە ڕێز لە هەموو کەسێ بگرە بەڵام ئیتیزانی خۆت تێک مەدە چۆن خۆت مامەڵە ئەکەی ئەبەو شێوازە مامەڵەکە ئەم مامەڵە جوانە لە ئینسانە کەسایەتی ئینسان دەرئەخا ئینسان لەکوێ کەسایەتیەکانی جوان دەرەکەون لە کاتی تووڕەبوونە لە کاتی خۆشی دەربڕینە ئەلەوێ دەرەکەوێ قووەتی تۆ تا چەندێک لە کاتی بینینی شتێکە کە سەرت سوڕەمێنێ ئەلەوێ تۆ دەرەکەی ئایا کەسایەتی تۆ چەندێ لە باقەتی هەیە چەندێ بەهێزە چەندێ وەستاوە ئومێدەکەم وەداوا ئەکەم یا ئیلاهی ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە بمانگێڕە لەو کەسانەی کە لە هەموو حاڵ و مەقامێکیانە شوێن پێغەمبەری خوا ئەکەون صلی الله عليه وسلم یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دەرگا خەیرەکان بەسەرمانە بکەرەوە ئیمانمان سەلامەت کە عاقبەتمان پڕ خێر کە ڕۆحمان پڕ ئاسوودەیی کە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە بەخوا پەروەردگارە ئێمە گوناهی زۆرمان بەرز کردەوە بە ئاشکرا بە پەنهان زانیمان نەمان زانی گەورە بچووک لە شەوە لە ڕۆژە یا ئیلاهی لەم مانگی ڕەمەضانە ئەزانین مانگی لێبوردەیی تۆیە ئەزانین ئەگەر ئێمە شیاویش نەبین تۆ هەر شیاوی ئەگەر ئێمەش بێکەڵک بین تۆ هەر کەریمی دەیا ئیلاهی خۆمان خسوەتە بەردەم قاپی تۆ تاوەکو لێمان خۆشبی لێمان خۆش بە یا رب العالمین دەرگا خێرەکان بەسەرمانە بکەرەوە عەفومان کە یا رب العالمین کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەیی خۆت بە کەڕەمی خۆت ئیمانمان سەلامەت کە لەم زەمانی فتنە یا رب العالمین خوای مەمان دەرەدەسی خۆمان خۆت سەرپەرشتی کارەکانمان کە خۆت هیدایەتمان بدە یا رب العالمین خۆت ڕێنموویمان کە خۆت نێوچەوانمان بگرە بۆ خێر یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان داوای چاکەکانی دنیا و ئاخرەتت لێ ئەکەین خوای داوای چاکەکانی دنیا و ئاخرەتت لێ ئەکەین ئیلاهی داوات لێ ئەکەین جوانیەکانی دنیا و ئاخرەتمان پێ عەتاکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین سەربەرزی دنیا و ئاخرەتمان کە بە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم قبولمان کە بە شوێن کەوتەی ئەو وەرمان گرە یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە دنیا ڕفعەت و بەرزیمان پێ ببەخشە ئیلاهی لە ئاخرەتا ڕفعەت و بەرزیمان پێ ببەخشە یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە دنیادا لەگەڵ ئەهلی ئیمان و ئەهلی سەلاح و خواناسی و صدیقینە خوای گیان بمان کەرە هاوڵ ئیلاهی داوات لێ ئەکەین لە ئاخرەتە لەگەڵ ئەوانە حەشرمان کە لەژێر سێبەری ئاڵای پێغەمبەرە صلی الله عليه وسلم کۆمان کەرەوە آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لقناه من الشيء وجبوري وخالي من قبولك شوي جمعة وإواري جمعة صلواتي زور بديداري بيغمر صلى الله عليه وآله وسلم فضيلتك زور قوريه دي خوايا هزار صلوات بديداري محمد صلى الله تعالى عليه وسلم